بازاڕی گیاباریەکانە لە ناوچەی هەورامان چەندین جۆر گیا لەلایەن فرۆشیارەکانەوە لەم وەرزەدا لەم بازاڕە نمایش دەکرێن. بەنامانەیە، سڵمانەیە، ڕژەمانەیە، قاچکمانەیە دوونەوە، ئینی لۆ ئینی گیایشمانەیە، ئەو ئەوانە گێلاخەمانەیە، بەڕەزامانەیە، ڕووسخەمانەیە. هاوڵاتیان جگە لە پارێزگای هەڵەبجە و ناوچەی هەورامان لە پارێزگاکانی سلێمانی و هەولێرەوە بۆ کڕینی ئەم گیابەهاریانە ڕوو لە ناوچەی هەورامان دەکەن. من زیاتر حەزم لە تۆڵاکەیە لە بەڕەزامە ئەمساڵ لە هەموو تەمەنمە ئەمساڵ یەکەم جارمە بەڕەزام خواردووە. بەڕاستی ئەم شارە شاری گەشتیارە زۆر خەڵک ڕووی تیەکە کە گەشتیاری ئەم شارەوە چای بەش لێ دەکەوێت پێی خۆشە بیکرێت و حەزی لێ دەکات. بەشێک لە هاوڵاتیان لەم وەرزەدا ڕوو لە شاخەکان دەکەن بۆ کۆکردنەوەی گیاباریەکان و خۆیان دەڵێن بەهارەکەی تەڕ بووە و گیای باشیشی هەیە. خەڵک زۆر سەردانی ناو شارەکانی هەورامانەکە ناو ناحیەکانی هەورامانەکە بۆ کڕینی ئەم جۆرە گیایانە جا خاستە ئەم گیایانە زۆربەی زۆری لە ناوچەی هەورامان زۆر بەردەستە لە بەهارانە. ماشەڵا بە بۆنەی ئەوەی کە ناوچەی شاخاوی زۆرە لەم گیانەی زۆرە. وڵا هەر وەجبێ و کاتێ نەملا هەن پارشە نەملۆ هەن سەعات شو بیانی ملۆ ئانش کە واتمی کوێ ناڕەحەتی بەکوێ بۆەوەیدەکە ڕەمەزانە دمانی مەڕۆ نەملا بلا پەی گەری چوار گیوا و ئیسا یاوان پەنێ ڕوسقەما هەن گیلاقەما هەن تەنی پسڵی. سپۆڕێکی خۆراک ئاماژە بۆ دەدات گیابەهاریەکان لە ڕووی ڤیتامین و پێگاتەکانیانەوە سوودێکی زۆر بە جەستەی مرۆڤ دەگەیەنن. کۆمەڵی کانزاگەلی لە نمونەی زینک و مەگنیسیۆم و خۆراکیەکان ڤایتامین دی و تا دوایی چونکە ئەم مادانە بەڕاستی کە لە گژوگیان هەمووی مادەی زیندەخۆرین مادەی مەوادی کیمیاییین بە پرۆسێسی کوڵاندن و ئەوانە نەڕۆشن هەتاوەکو ئینسان لەگەڵ زیندووە ئەم مادانە بەکاربێنێ ئەو کاتە کۆمەڵێ مادە و بەهای کانزاگەلی ماتریاڵی باشی دەست دەکەوێت کە ڕاستەوانە ئەگونجێ لەگەڵ فەسلەجە و بایۆلۆجێتی جسمیا ئەو کاتە بێتە خاوەن یادگەیەکی باش تەرکیزی باش دەبێت. ساڵانە و لە مانگی سێ تا کۆتایی مانگی چوار لە ناوچەی هەورامان گیاباریەکان بەردەستن لەبەر کورتی ماوەی مانەوەیان خەڵکی لەم وەرزەدا بە ڕێژەیەکی زۆر ڕوو لە خواردنی گیاباریەکان دەکەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.